زیاتر لە 25 گوندی بناری خاڵخاڵان لە سنووری هەردوو ناحیەی یاغجەلەر و شوان گرفتی کەم ئاویان هەیە. هەر ئەمەش بووەتە هۆی ئەوەی بەشێکی زۆری هاوڵاتیانی ئەو گوندانە ڕوو لە شار و شارۆچکەکان بکەن و گوندەکان بەرەو چۆڵبوونی زیاتر بچن. ئەمە لە کاتێکدایە بەشێکی زۆری ئەو گوندانە خاوەنی سەدان قوربانین و لە ڕابردوودا قوربانی زۆریان داوە. وڵڵاهی وەزعمان زۆر شڕە. هەچی ماڵەتێکمان و فرۆشتمانە خۆمان ماوین ئەمە ڕۆزی ئاوەکەمانە ئەگەر ئەوها بێ بەخوای خۆی مەگە چۆریکەین هیچ شتێکە بەچاریکەمان نییە. سەرچاوی ئاوی ئەم دێ ئێرەیە سەرچاوی ئەمە ئاوەکەمانە ئەم قلێ ئەوە 3 ساڵە ئەومان هەبوو وشکی کرد هیچ شتیان نەماوە ئەمە دەمان دەسەما ئەمەش ئەگەر ئەوها بێمانە دەبێ بڕۆی بەڕوا دەڕوا خەڵک هەرێ وەڵڵا ئێرەش زیاد قوربانی داوە زۆر قوربانیشی داوە بناغەی پێشمەرگە بووە. کارێزە کاتی خۆی ئاوێ ئەمە تقریبان 3 ساڵە وشکی کردووە کاتی خۆی ئەمەندەی ماشەڵا ئاو هەبوو خەڵکی ئاوایی لەبەر هاڕە و هاژەی ئاوەکە خەوی لێ ناکەوت ئێستاش بە چاوی خۆتان بیبینن ئەمە وەزعمانە بڕواکەی مامەسا لەو دەشتەوە ئاوەهین ئەگە هەر سەرچاوەیەک هەر کانیاوێک شک بەرین ئەچین بە سیارە بەدەبە دەهێنینەوە بۆ ئاوایی بە چاوی خۆتان وەزعەکەی ئێمە بینن ئەم وەزعەکەمە هەر ئاخر دەرەجە لە خراپیین. سەبارەت بە کێشە و داواکاری دانیشتوانی ئەو گوندانە بەڕێوەبەری ناحیەی ئاغجەلەر دەڵێت لە ماوەکانی ڕابردوودا دەیان جار داواکاری هاوڵاتیانیان گەیاندووەتە سەرووی خۆیان بەڵام بە بیانووی جۆرا و جۆر تا ئێستا وەڵام نەدراونەتەوە. ئێمە لە ڕێی فەرمانگەی ئاوی ئاغجەلە و ڕێی خایمخامێتەوە هەم داوامان کردو بیری خۆڵیان بۆ هەڵبکەندرێەوە هەم داوامان لە وەزارەتی شارەوانی کردووە کە لە ڕێگەی تەنکەرینەوە بۆی بتوانین لەم وەرزی گەرما و هاوینە تێپەڕین ئایم بۆ دابین بکرێ بەداخەوە تا ئێستاوە ینی نیوەی هاوینمان تێپەڕان تا ئێستا هیچ وەڵامێکمان نەدراوەتەوە ومێ دەکەین لە زووترین کاتە سەرووی ئێمە وەزارەتی شارەوانی هەم فەرمانگەی ئاوی ئاو هەم بەڕێوەبەری ئاوی دەوروبەری سلێمانی بتوان کێشەی ئەو گوندانەمان بۆ چارەسەر بکەن. بەدڵنیایەوە ئێمە هەر دوێنە لە بەڕێوەبەری ئاوی ژێرزەوی بن بۆ کێشەی ئەو گوندانە گوندەکانی مۆرخواردا و گوندی کانیەنجیر و شێخ پاڵەوان کە بەشێک لەم گوندانەش گرفتی کەم ئاویان هەیە ومێ دەکەین لایەندێکی نزیکە تۆڕی ناو گوندەکەش تەواو بێ بتوانین ئاو دابەشکەین بەسەر دانیشتوانی گوندەکەی. جگا لە کێشەی کەم ئاوی مزگەوتەکانی گوندەکان بێ مامۆستای ئاینین قوتابخانەکانیان بێ مامۆستان نەخۆشخانەکانیان بێ پزیشک و یاریدەدەری پزیشکن ڕێگەوبانەکانیشیان ڕێگەوبانی مەرگن. ئەمە لە کاتێکدایە بە وتەی بەرپرسانی باڵای پارتی و یەکێتی گوندەکان لە ڕابردوودا لانکەی شۆڕش و کوردایەتی بوون بەڵام لە سایەی حکوومەتی کوردیدا ئەو لانکانە ئێستا فەرامۆش کراون و بێ خزمەت گوزارین. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام گوندەکانی بناری خاڵخاڵان لە سنووری ناحیەی ئاغجەلەر